ئەمڕۆ وەکو بەرەی نیشتیمان دژی داگیرکاری لە ئاستی گەرمیان سەردانی چەند حزب و لایەنێکی سیاسیمان کرد بە مەبەستی چالاکیەک ئەنجام بدەین دژی ئەو داگیرکاری کەوا ئەمڕاتۆتە سەر باشووری کوردستان لە ناوچەی خواکۆر و دژی ئەو هێرشەی کەوا کردە سەر ئابووری هاوڵاتی سڤیل لە باشووری کوردستان و بەتایبەت لە خەتی مادەی ١٤٠ وەکو سوتاندنی دەغڵودان و گەنمی ئەو جوتیارانەی کەوا لەو سنوورن لە شنگالەوە بگرە تاگێتە منطقەی دووبوس و کەرکووک و دووسخورماتۆ و کفری و جەلەولا و خانەقینیش هەمووی ئەو گەنمانە ئەسووتێنن بە پیلانە دیارە و پیلانانە هەم هێرشەی خواکۆرگ هەمیش سوتاندنی دەغڵودانی جوتیاران لە یەک ئاست و لە یەک کات و لە یەک وەختایە ئەمە پیلاندا ڕێژەرە داگیرکەرانەی کەندژی باشووری کوردستان بە تایبەت هێرشەکەی خواکوورد دیارە معلومە کێکا دەوڵەتی فاشیستی تورکیا ئەیکات و ئەوەیش کەوا ئەم دەغڵودانە ئەستوێنێ دیسانەوە دەوڵەتانی داگیرکەر و ذهنیەت و عەقڵەتی داگیرکەر ئەیکات و ئەمڕۆ ئێمە لە سەردانەکانمان بۆ لای سێ لایەنی سیاسی بوو حزبی سۆسیال دیموکراتی کوردستان و حزبی شیوعی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە مەبەستی ئەوەی ئەو چالاکیانەی کە ئەنجام دەین لە ئایندەیەکی نزیکدا تاوتوێمان کرد و هەڵوێستی و حیزبانش هەڵوێستێکی ئەرێنی بوو و دژی ئەو داگیرکاریانە قسەمان کرد لە ئایلم دوو ڕۆژەی ئایندا سەردانی حیزب و ڕێکخرا و کەسایەتیش و پێشمەرگەی دیێرین و ئەمانە بکەین تاکو بێتە هەبەرەیەکی جەماوەری گشتی و هاو هەڵوێستێکی جەماوەری دژی ئەو داگیرکاریانە و ئەو پێشالکاریانی کەوا دژ بە گەلەکەمانەکە لە باشووری کوردستان بەنیازین چالاکیەکەمان چالاکیێکی بەرفراوانی جەماوەری بێت لە ئاستی هەموو جەماوەری باشووری کوردستان بەتایبەت لە گەرمیان دابێت لە خشاری کەلار ئەنجامی دەوێت وەکو ناوەندی ئیدارەی گەرمیان و ڕۆژی پێنجشەممە سعات 5 ئێوارەمان دیاری کردو بانگەوازیمەوەی بۆ هەموو چین و توێژەکان و جەماوەری خەڵکی گەرمیان و بەتایبەت شاری کەلار هەموو ڕێکخراوە مەدەنیەکان هەموو ڕێکخراوە سازیەکانی پیشەیەکان لەو گرتبوونەوەی ئامادە بن